بەڕێزانم کاتتان باش. گرنگترین و گەرم و گوڕترین دۆسیەی ئەمساڵ سەبارەت بە هەرێمی کوردستان و بە تایبەتیش بە شاری سلێمانی دۆسیە دەستگیرکردنی چەندین کەس بوو لەسەر دۆسەیە کە ناوی لێنرا دۆسیە قوڵە ڕەیسی. ئەوەی لەبارەی ئەو دۆسیەوە زانرا چەندین کەس لەسەر دۆسیەکە دەستگیر کران. دیارترینیان قایمقامی پێشووی قەزای مەرکەزی سلێمانی زانا محەممەد ساڵح بوو کە دواتریش لە ڕووداوێکی تەمەمژاویدا لە نێو زیندانی ئاسایشی سلێمانیدا گیانی لەدەستدا. ئەوەی زانراوە تا ئێستا تەنها ئەوەیە کە لەو دۆسیەدا دەوترێت گەندەڵی هەیە، بەڵام نازانرێت گەندەڵەکانی ناو ئەو دۆسیە چی و بۆچی تەنها قوڵە ڕەیسی و ئایا گەندەڵی تەنها لە دۆسیەکی لەو شێوەیەدا هەیە یان سەراپای دۆسیەکانی ئەم وڵاتە بڕاوپڕن لە گەندەڵی. لەم چاپێکەوتنەماندا لەگەڵ بەڕێز حاکم قادر حەمەدجان عەزیز سەرۆکی پێشووتری شارەوانی سلێمانی و ئەندامی دەستی کاریگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان هەوڵ دەدەین لەسەر ئەو دۆسیەیە و وردەکاریەکانی و ڕووداوە تەمەمژاویەکەی گیان لە دەستدانی زانا محەممەد ساڵح قسە بکەین. کاک حاکم بەخێر بیت بۆ چاپێکەوتنی کەناڵی NRT. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم نەخشەیەکی کۆنی عێراق هەیە کە لەو نەخشەیە قوڵە ڕەیسی گوند نییە، دواتر کراوەتە گوند و 6 دۆنم زەوی بۆ زیاکرا و پاشەوە کراوەتە 80 دۆنم و دواتریش چەند دۆنمێکی کەی بۆ زیاکراوە. ئەمەوێت لێوە دەست پێ بکەم کە چی قوڵە ڕەیسی کردە گوند و ئەم دۆسی کە لەم دواییە لەسەر قوڵە ڕەیسی دروست بوو چی بوو لە شووە سەری هەڵا. پێشێکی زۆر سوپاسدانەکەم، خۆشحاڵم بەم چاوپێکەوتنە. دیارە من مەبەستم نەبوو هەر لە سەرەتاوە چاوپێکەوتن لەسەر ئەو کێشەیە بکەم. هۆکەشێ دەگەڕێتەوە بۆی کە تەئسیر و کاریگەری قسەکانی من نەبێت لەسەر هیچ بابەتێکی لێکۆڵینەوە. دۆسی قوڵە ڕەیسی پێشەوەی بێمە سەر دۆسی قوڵە ڕەیسی ئیشارەت بە بابەتێکتدا کە مەسەلەی گەندەڵیە. مەسەلەی گەندەڵیەکێکە لەو بابەتانەی لەو مۆزوعانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە باسی دەکرێت و ڕۆچۆتە ناو زۆر لە دام و دەستگاکانیشەوە. یەکێکە لەو کێشانەی کە پێویستە چارەسەر بکرێت. کێشەی گەندەڵی کێشەیەکی لە عالەمیە لە زوربەی وڵاتانی دنیا هەیە. لەبەرەوە هەر وڵاتێک، هەر دەسەڵاتێک، هەر فەرمانڕەوایەک توانی بێتی کێشەی گەندەڵی چارەسەر بکە، ئەو دەسەڵاتە توانیوێتی درێژە بەمانەوەی خۆی بدات. بە پێچەوانەشەوە هەر دەسەڵاتێک، هەر فەرمانڕەوایەک لەناو هەر میلەتێکا بوو بێت نەیتوانی بێ کێشەی گەندەڵی چارەسەر بکە، ئەو دەسەڵات و فەرمانڕەوایە بەرەو لە ناوچوون و داتەپین و نەمان ڕۆشتووە. لەبەرەوە پێویستە کێشەی گەندەڵی لە هەرێمی ئێمەشا چارەسەر بکرێت. کێشەی گەندەڵی بە هاشوهوشی ناو هۆڵەکان ناکرێت، بە خوتبەی ناو هۆڵەکانیش ناکرێت، بە نووسینی سەر کاغەزیش ناکرێت. بە بۆچوونی من تەنها بە ئیجراعاتی قانونیە کرێت بەرامبەر بەو کەسانەی کە لە سەریان ساغ دەبێتەوە گەندەڵیان کردووە. بۆیە پێویستە لە سەرمان زۆر ڕاشکاوانە ڕاستیەکان بۆ خەڵک ڕوون بکەیتەوە، دوور لە چەواشە بەپێی ئەو دۆکۆمنت و بەڵگانەی کە لەسەر ئەو کەیسا یان هەر کەیسێکی تریشە بێت. لەبەرەوە ئەم کەیسا کە کەیسی قوڵە ڕەیسی خوارووە، قوڵە ڕەیسی خواروو بەپێی ئەو نەخشەی کە بەڕێستان ئیشارەتان پێدا کە پێوترێ نەخشەی کادستڕۆی کشت و کاڵی. نەخشەی کادستڕۆی کشت و کاڵی ئەو نەخشەیە کە لە ساڵەکانی 1930 1940 1950 لە عێراقا لەلایەن خوبەرای ئەجنەبی و خوبەرای عێراقیەوە دانرا و تەسبیتیش بوو. ئەم نەخشەیە ناوی هەموو گوندێکی تایە. سنووری دوو سنووری دیاری کردو بۆ هەموو گوندێک. سنووری سکونە واتە سنووری نیشتە جێبوونی خەڵکی ئەو گوندە. سنوورێکی تریشی دیاری کردووە کە پێوترێ سنووری پوش و پاوەن، سنووری مەرعا لە نێوان گوندێک بۆ گوندێک. و هەر لەو نەخشەیەشدا هەر شتێکی بارز وەک کارێس، کانیا و شتی ئەسەریە هەبێ لەو نەخشایە زۆری دیاری کراوە. لەبەرەوە یەکێکە لەو نەخشانەی تا ئەمڕۆ کێشەیە کە دروستە بێ لە نێوان گوندێک بۆ گوندێک، سەرۆکی وەحدە ئیدارەکان، میدرناحەکان، قایمقامەکان، محافزەکان و هەروەها
لێپرسراوی کشت و کاڵی مدیری زەراعە مدیر عامی زەراعە بۆ چارەسەرکردنی کێشەی گوندێ بۆ گوندێک ئەگەڕێنەوە بۆ ئەو نەخشەیە بەپێ ئەو نەخشەیە قولەرەیسی گوندە بەپێ ئەو نەخشەیە قولەرەیسی خوار و دوو قولەرەیسیە قولەرەیسی سەر و هەیە گوندە قولەرەیسی خوار و هەیە قولەرەیسی خوار و گوند نییە لەنەوە ئەو نەخشەیە بەڵام کردویانە بە گوند قولەرەیسی خوار و بۆ زیاتر ڕوونکردنەوە بۆ بینەرانی بەڕێز گوێگرانی خۆشەویست قولەرەیسی خوار و تەنها دە مەتر جادە لە سەرچنار و قلیاسانی جیاکاتەوە بە تایبەتی لە سەرچنار واتە کەوتووەتە سنووری ماستەر پلانی شارەوانی سلەیمانیەوە بەڵە قسەکە ئەوەیە کاکەم چێ کردوێتی بە گوند ئەمە دیارە بە کۆمەڵێ هۆیە کردویانە بە کوراوە بە گوت لیژنە دانراوە چەندین لیژنە دانراوە و ئەم کێشەیەش هی ئەستانە زۆر کەس زۆر لایەن بۆ مەرام و مەبەستی تایبەتی خۆیان ئەم کێشانە جوڵان هەرێکی بۆ مەبەستێک زۆر ڕۆژنامەی تایبەتی هەبوو هەتا ڕۆژنامەی شەخصی هەندێک کەس ئەیان جێڕایەوە بۆ ململانەی سیاسی ئەیان جێڕایەوە بۆ مەسایلی شەخصی ئەم کێشەیە عیلاقی نە بە ململانی سیاسیەوە هەیە نە بە مەسایلی شەخصیەوەیە کێشەیەکی سەرف گەندەڵیە لەو ڕۆی کە ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 2007 2008 2009 تا 2011 ئەم کێشەیە بەردەوام بووە لە فراوانکردنی ئەو شوێنەدا بە مەبەستی ئەوەی کە زەویەکان بە ئارەزوی خۆیان بەویستی خۆیان ئیفراز بکەن خەتخەتی بکەن چۆن شیان بێ وای بفرۆشت بەڵێ ئەمە زۆر ئەمەوە بۆ ڕوونکەمەوە لە سەرەتا ئەو شوێنە باس لە 4 دوانم کراوە دوای کراوە بە 8 دوانم دوایی بەبێ ئەوەی یاسای ئیدارەی بەلەدیاتی لەسەر جێبەجێ بکرێ و یاساکانی تریشی لەسەر جێبەجێ بکرێ بە کەیفی خۆیان کۆمەڵێک کەسی گەندەڵ هەڵساون بە خەتخەتکردنی و فرۆشتویانە بەبێ ئەوەی بەلەدیە حەسەی قانونی خۆی لە ئیفرازی زەویا وەربگرێ بەبێ ئەوەی وەزارەتی مالیە دەوری تیا هەبوو بێت لەبەرەوە بەبێ ئەوەی زەراعە لە عەقدە زەراعەکانی خۆی بکۆڵێتەوە عەقدی زەراعی هەیە لەوێ باخ بووە بڕۆیسا سەیریکەن نەباخماوە هەمی خەتخەت کراوە بەویستی خۆیان فرۆشتیانە کە ئەمە هەمووی پێچەوانی قانونە پێچەوانەی یاسایە پێچوانەی ڕێنمایەکانە لەبەرەوە هەوڵدرا ئەم شوێنە بکرێ بە گوند بە بەرتیل بە تەزویر بە کۆمەڵێ لەو بابەتانە من بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم بابەتە لەسەر قولەرەیسی خوار و چەند دۆکۆمنتێکەیە کە ئێمە لامان بووە ئەم دۆکۆمنتانە یەکەمین دۆکۆمنتیان کە دۆکۆمنتێکی ڕسمی وەسیقەیشی ڕسمیە وەسیقەیشی قانونیە ئەمە وەسیقەکەیە ئەم وەسیقەیە ئەم نووسراوێکی ڕسمیە کە سەرۆکایەتی شارەوانی سلەیمانی ئاراستەی دادگای لێکۆڵینەوەی کردووە ئەمەش دەقەکەیەتی ئەم وەسیقەیە بە ژمارە 12424 لە حوتی 2011 کراوە بۆ دادگای لێکۆڵینەوە بابەت تەزویر تکایە لەلایەن دادگاکەتانەوە هەستن بە ئەنجامدانی کاری قانونی بەرامبەر بە هاوڵاتی دانیشتی قولەرەیسی نەخشەیەکی دەستکاری کراوی مڵکی ژمارە 92% کەرتی نۆی قولەرەیسی کە جیاوازیە لەگەڵ نەخشەی پەسەندکراو لەلایەن ئەنجومەنی شارەوانی سلەیمانیەوە لە داواکارەکەی ئاماژەی پێکراوە پێشکەشی شارەوانی کردووە واتە بە ئیشارەت بەوەدا کە ئەو نەخشەیە لەلایەن هاوڵاتیەکەوە بە ناوی تەزویری کردووە لەسەر ئەمە بان کراوە لێکۆڵینەوەی لەگەڵ کراوە بە کەفالەت ئازاد کراوە جارێک بەڵام بەڵگە و دۆکۆمنتەکان زۆر نەبوون ئەمە بەڵگەیەکە لەو بەڵگانە بەڵە زۆر باشینەوە سەر ئەوە بمورەینەوە سەر ئەوە کاک حاکم بە لێ بوەستین کە مەسەلەی دەستکاریکردنی سنووری قولەرەیسی تۆ ئاماژەت بەوەیە لە وەڵامەکانتا کە چەندین لایەن دەستیان تایە هەبووە ئەتوانی پێم بڵێیت چەند لایەنێک لەو چەندین لایەنە کێن خەڵکی باڵا دەستی من ناتوانم تهدیدی هیچ کەسێک بکەم و تهدیدی هیچ کەسێکشم نەکردووە لەبەرەوە لێکۆڵینەوە لە ئەنجامی لێکۆڵینەوە بێوانە دەربکەوێت لەبەرەوە ئەمە بەڵگەی یەکەمە کە تەزویر کراوە لەم نەخشەیە بەڵگەی دووهەم وەسیقەیەکی ترە ئەمیش وەسیقەیەکی قانونیە وەسیقەیەکی ڕسمیە ئەم وەسیقەیە هی محافەزەی سلەیمانیە پارێزگای سلەیمانی
بەڕێوەبەرایەتی کاریگەڕی گشتی لە محافەزەی سلێمانی کردێتی. بەڵێ ئەمە کەی دەستکاری نەخشی قوڵارەیسی کراوە لە کەیەوە دەستکراوە بە دەستکاریکردنی لە 2007ەوە لە 2009 لەم بابەتە لە ئارایە شارەوانی سلێمانی بەشی زیادەڕەوی چەندین جار هەڵساون لەگەڵ هێزی پۆلیسا بە تێکدانی ئەو زیادەڕەویانەی کراوە. ئەم وەسیقەیە وەسیقەیەکی ترە. ئەم وەسیقەیە تەئکید لەوە ئەکاتەوە. ئەمەش دەقەکەیەتی ئەڵێ بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی تەبەن بە ژمارە 25,024 کراوە لە هەشتی 2011. ئەمەش وەسیقەیەکی تری ڕسمیە. ئەم وەسیقەیە چێڵێت ئەڵێ بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کار نەکردن بە نەخشە. ئەڵێ زانرا کە نەخشەی گوندی قولەرەیسی خوارو بە کڵێشەی پارێزگای سلێمانی زمە بە عەرەبی لەسەر تۆمارکراوە قانونی نییە. واتە ئەڵێ ئەو مۆرەی بەکار هاتووە لەلایەن محافەزەی سلێمانیەوە مۆریشی عەرەبیە قانونی نییە، بۆیە داواکارین کاری پێ نەکرێت بە هیچ شێوەیەک و ئاگاداری سەر جەمبەشەکانتان بکەنەوە بۆ ئەم مەبەستە. زۆر باشە کەواتە لێرە ئەگەینەوە ئەگەینەوە ئەنجامی کە لە پارێزگای سلێمانی کەسانێک هەم تێوەگلاون ئەمە یەکەم نەخشە تەزویرەکەیە. ئەمە ئەو مۆرەیە کە بە عەرەبی لەسەری دووسراوە. ئەم وەسیقەیەش تەئکید لەوە ئاکاتەوە ئەم مۆرە قانونی نییە، بەم مۆرە توانراوە کە تەئسیر بکرێت لەسەر زیادکردنی سنووری ئەو گوندە. لە 80 دۆنمەوە نەوەستاوە حەزەکەم بۆ دڕونکەەوە. بەڵێ زیاد لە 300 دۆنم ئیفراز خەت کراوە لەسەر حسابی کێ ئەم 300 دۆنمە کە ئیفراز کراوە بەبێ ئەوەی قانونی لەسەر جێبەجێ بکرێت، بەبێ ئەوەی قانونی بەلەدیاتی لەسەر جێ بکرێت، بەبێ ئەوەی یاساکان و ڕێنمایەکانی لەسەر جێبەجێ بکرێت، لەسەر حسابی شێ لەسەر حسابی بەرژەوەندی گشتیە، لەسەر حسابی خەڵکی شاری خەڵکی شاری سلێمانیە. نزیکەی بایی زیاتر لە 40 ملیۆن دۆلار ئەرز لە قولەرەیسی خوار و فرۆشراوە. زۆر باشە 40 ملیۆن دۆلارە چۆتە گیرفانی کێوە بەپێ ئەو مۆرە کاک حاکەم ببوورایینەوە سەر ئەو دۆسێ ببوورە بەپێ ئەو مۆرە کە جەنابە باسیەکەیت و کە لەو نووسراوە شارەوانی شاهاتووەکە ئەو مۆرە تەزویرە کەواتە کەسانێکی لەناو پارێزگای سلێمانیە لەو دۆسێەوە تێوەگلاوە. نازانم بداتوانم لەوەی چێتیەوە گلاوە چێتیەوە نەگلاوە دوای دێمە سەر ڕوونکردنەوەی ئەوەش. بەڵام حەزەکەم تاکید بووەکەمەوە کە بای نزیکەی 40 ملیۆن دۆلار ئەرز لە قولەرەیسی خوار و فرۆشراوە لەسەر بەرژەوەندی لەسەر حسابی بەرژەوەندی گشتیە، لەسەر حسابی خەڵکی شاری سلێمانیە چکە ئەو ناوچەیە دەکەوێتە سنووری ماسەر پلانی سلێمانیەوە، لەسەر حسابی خوێنی شەهیدان و ئەنفال کراومانە. باشە بەڵام ئەگەر لە 2007 دەستی پێ کردبێ کەواتە شارەوانی سلێمانیش بەشێک لە تاوانەکەی بەرەکەوێ بۆ پێی کە نەیتوانێت سنوور بۆ ئەوە دابنێ بۆ لەو کاتەوە ئەم دۆسەیە نەجوڵێنرا تاکو ئێستا ئەوە شارەوانی سلێمانی خۆی جوڵانوێتی کارڕەتێک نووساوی ڕسمی کردووە و بەردەوامیش بووە لەسەر تێکدانی زیادەڕەویەکان کە بای ئەم 40 ملیۆن دۆلارە فرۆشراوە. ئێمە زانیاریمان هاتۆتە لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم وەک بەرپرسێک چ لە یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە حکوومەتی هەرێمیش لە ئەو کاتەش کە من بەرپرسی ئاسایشی گشتی بووم نەبێت دەنگ بووم نەبێت دەنگی ژەبم. لەبەرەوە زانیاریەکانمان چی کاتۆتەلا چ دۆکۆمنتێکمان هەبووە ئێمە بە نووسراوێکی ڕسمی ئاگاداری سەرۆکایەتی داواکاری گشتیمان کردووە. دەستگای ئاسایشیش دەستگایکی معلوماتیە، دەبێ معلومات بدا بە شوێنە پەیوەنددارەکان بە تایبەتی کە پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە هەبوو مکەلەفە بە خدمەی عامە ئاسایش ئەبێ زانیاری بدا بە سەرۆکاتی داواکردی گشتی بەلایەنە پەیوەنددارەکان. لەبەرەوە ئەگەر نەیدات واتە ئەو دۆکۆمنت و بەڵگانەی لە ئاسایشە نەیدات بیشارێتەوە بەرپرسە بێت، بەڵام کە واجبێتی بیدا ئێمە واجبەکەمان لە ڕووی قانونی لە ڕووی ئیداریەوە جێبەجێ کردووە تەواوی معلوماتەکانمان داوە بە سەرۆکاتی داواکاری گشتی چۆنشمان پێداوە ئێمە بە نووسراوێک داومان. نووسراوەکەی شارەوانی سلێمانی کە وەسیقەیەکی ڕسمیە ناوی خەڵکی بردووە کە تەزویری کردووە. ئێمەمە نووسراوێکمان کردووە بۆ سەرۆکاتی داواکاری گشتی من سەرنجی هەموو لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆشن بیران نووسەران هەموو ڕۆژنامە نووسان ڕادەکێشم بۆ ئەم نووسراوی خۆمان. ئەم نووسراوی ئێمە کە کردومانە ئەمە دەقەکەیەتی لە
حەڤەیەکی 2012 کراوە ژمارە 8 بۆ بەڕێز داواکاری گشتی سلەیمانی بابەت زانیاری لەسەر گوندی قولەرەیسی خوارو ئاگاداری بەڕێستان دەکەین ئەم زانیارانەی لە خوارەوە کە بەدەستمان گەشتووە بفەرمون بۆ ئاگاداریتان. یەکەم ئەم سنوورە بە پێی ئەم نەخشەیە کە هاوپێچە زیاد کراوە بۆ گوندی قولەرەیسی خوارو. گوندی قولەرەیسی خوارو خۆی گوند نەبووە لە نەخشەی کادستڕۆی کشت و کاڵیە. دووهەمیان سەرەتا 8 دۆنم دانراوە بۆ فراوانکردنی بەڵام جێگیر نەکراوە و لەسەر داوای چەند ئەندامێکی لیژنەکە ئەو سنوورە کراوە بە 380 دۆنم ئەرز کە لە سەرەتا وتم ئەم 380 دۆنم ئەرزە بە کەیفی خۆیانی فرانزیان کردووە. یاسای بەلەدێر لەسەری جێبەجێ نەکراوە، خەتخەتیان کردو فرۆشتیانە. ئەو کاتی تۆ سەرۆکی شارەوانی بوویت ئەم ڕفتارانە لە ناو گوندی قولەرەیسی خوارەوە نەکراوە. نووسراوەکەت بۆ تەواکۆم جوابێەوە دێمەوە. خاڵی سێ خەڵکی ئەو سنوورە سکاڵایان هەیە، واتە ئەو سنوورە کە سوودمەند نەبوون خۆیان بەڵکو کەسانی تر سوودمەند بوون لەو زەویانە. چوارەم تەزویل لە نەخشەکە کراوە، واتە وەک ڕوونم کردووە بە پێی نووسراوی وەسیقەیەکی ڕەسمی لە محافەزەی سلەیمانی بەشی کاریژێڕیەوە تاکی دەکاتەوە کە مۆرێکی ناقانونی بەکاراتەوە تەزویر کراوە. لیژنەی لێکۆڵینەوەی بۆ دانرابوو چ لە پارێزگای سلەیمانی چ لە شارەوانی سلەیمانی، بەڵام لێکۆڵینەوەکان بڕیاریان نەدابوو. ئێمە ئەم معلوماتانەمانە بوو دەستکەوت، بۆیە داواکارین ئەم مەسەلەیە کە پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە هەیە لە فراوانکردنی ئەو سنوورە داواکارین لە سەرۆکاتی داواکاری گشتی ئیجراعاتی قانونی پێویست بکەن تا ڕێگری لەم کارە ناقانونیانە بکرێت. ئەمە نووسراوەکەی ئێمەیە. ئەم نووسراوەی ئێمە کە ئێمە کردومانە هەموو بەڵگەکانمان نردووە لەگەڵیان، وێنەشمان داوە لە حەڤەی 2012 بۆ نووسینگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، پارێزگای سلەیمانی، سەرۆکایەتی شارەوانی سلەیمانی بە هەمیمان ئەم نووسراوەمان داوە بە بەڵگەکانەوە. ئەم نووسراوەی ئێمە ناوی هیچ کەسێکی تیانە، ناوی هیچ بەرپرسێکشی تیانە، ناوی هیچ مەسوولی دائیرەیەکشی تیانە. بەگەشتنی ئەم نووسراوە بەگەشتنی ئەو بەڵگانە سەرەتا دەستکرا بەوەی کە لە هەندێک شوێنەوە قسەکرا تەداخلات کرا لەسەر ئەم کێشەیە. من زۆر بە سەراحەت و ڕاشکاوی دێڵم لەگەڵ ئەم نووسراوە بەڵگانە گەشتە سەرۆکاتی داواکاری گشتی و لەلایەن سەرۆکاتی داواکاری گشتیەوە جوڵێنرا و جوڵاندنەکەی جوڵاندنێکی قانونیە لەلایەن دادگاوە ئیجراعات دەستی پێکرد کە ئەو ئیجراعاتانە کرا. کۆمەڵێک کەس ترسیان لێ نیشت بوو، کۆمەڵێک کەس دەترسان کەوتنە ئەوەی کە قسەیان لەسەرما کرد و نەتیجەی گرتنی هەندێک لەوانەی کە گیران تەداخلات دەستی پێکرد. تەداخلات لەسەر چی؟ تەداخلات لەسەر جیهازی قەزایی. تەداخلات لەلایەن حیزبەوە بۆ باسکەم جیهازی قەزایی بە پێی یاسا جیهازێکی سەربەخۆیە. القضاء مستقل لا سلطان عليه لغير القانون. هیچ کەسێک لە سەروی جیهازی قەزاییەوە نیە قانون نەبێت. دەستکرا بە دەستێوەردان لەم کێشەیە لەم گەندەڵیە هەر یەکە بۆ مەرام و مەبەستی تایبەت. کۆمەڵێ مەرام و مەبەستێکەڵی ببوو لەو گەندەڵی قولەرەیسیە. لەبەرەوە کە ئەوانەی ژیران یەکەمیان گرتنەکەیان ئیجراعاتێکی قانونی و ئوسوڵی بووە، واتە دادگاگرتوونی. ئێمە داوامان نەکردەوەکو ئاسایش کێ بگیرێت، ئیجراعات لەگەڵ چا بکرێت، ناوی کەسیشمان نەبرد. بەس ئێمە باسمان لە کێشەیە کردووە کە سەرف گەندەڵیە پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە هەیە. زۆر باشە ئەگەر لەسەر ئەو خاڵە بوەستین کاک حەکەم ئەگەڕێنەوە سەر ئەوەش ببوورە با لە مەسەلەی تەدەخولەکەیان ڕابوەستین. کێ تەدەخولی کرد لەو دۆسیە؟ من ناوی کەس نابم، بەڵام باسیەکە بۆم یەکلاکەیتوانە حزب تەدەخولی کردیان لەسەر ئەساسی شخصی تەدەخول کرا. یەکەم پرسیارێک لێ کردم ئەو کاتی تۆ سەرۆکی شارەوانی بوو، بەڵێ ئەم گەندەڵیانە هەبوو. ئەو کاتی ئێمە سەرۆکی شارەوانی سلەیمانی بوو لە ئەنجومەنی شارەوانی سلەیمانی و لە شارەوانی سلەیمانی ڕێگەمان بە هیچ جۆرە بەوم زیادە ڕەویانە نەداوە. سنووری هیچ گوندێکش لە سەردەمی منە زیادی نەکردو. بە پێچەوانەوە یاسامان جێبەجێ کردووە لەسەر هەموو ئەو کەسانەی ئەو ناوچانەی خانویان بە زیادە ڕەویە دروستە کرد. ئێمامان ڕوخاندنەکەی ئیجراعاتێکی قانونی ئوسوڵیە. لەبەرەوە سەرۆکی وەحداتی ئیداری، سەرۆکی شارەوانی بەرپرسە
لە ڕووی قانونیەوە لە لابردنی تەجاوز. ئێوە ئەنجومەنی ئیسا هەر هەمان و ئەنجومەنە نەبوو کە لەگەڵ تۆ ئیشی کردو ئەی بۆ لە ئیسایە دۆسییان ناجوڵەنرێت. ئەو دۆسیە وەکوتم سەرۆکاتی شارەوانی سلەیمانی بە نووسراوێک جوڵانوێتین. هاتە سەر تەداخولاتەکان کە تۆ باسی کرد تەداخولاتەکان کە کرا هەر یەکەی بە شێوەیەک دەیکرد. هەندێک لە ڕۆژنامەکان کەناڵەکانی تەلەڤیزیۆن زۆر لە جەریدەکان بڵاوکردنەوەی زۆر بابەت لە سەرم کێشەی قولەرەیسی هەر یەکەی بەبێەوەی هیچیان دۆکۆمنتێکیشان لەرای بێ قسەکەن. فڵان کەسی تێدایە بەرپرسێگەمە ئەجوڵێنێ ئەم کەیسە دروست کراوە ئەم کەیسە وەکوتم بای 40 ملیۆن دۆلار ئەرز فرۆشراوە بە ناقانونی دروستکردنەکەی چییە؟ لەبەرەوە ئەم کەیسە ئێمە داواکاری لە سەرۆکاتی داواکاری گشتی بە دوواداچوونی زیاتری لەسەر بکرێ و سەردانی ناوچەکە بکەن چەند عەقدی زەراعی فرۆشراوە لەوێ و خەت کراوە هەندێکی فرۆشراوە بە هەندێک خەڵکی فەقیر و هەژار. جا بۆ ڕوونکردنەوەی زیاتر هەندێکی لەو ئەرزەویانە کەوتووەتە ژێر تاوەری کارەباوە. هەندێکی کەوتوتە سەر کەوتووە سەر بۆری ناقیل واتە ئەو بۆریەی ئاوی خواردنەوەی دوکانە گوێزێتەوە بۆ خەڵکی سلەیمانی لەسەر ئەو بۆریە کە ئەمە ناقانونیە دایرەی ئاو فەرمانگەی ئاو لە شاری سلەیمانی نووسراوی کردو نووسرا و دۆکۆمنتەکان هەمووی هەیە کە داوای لێکردو نابێت لەسەر بۆری ئاوی گواستنەوە خانوو دروست بکرێت. فەرمانگەی کارەبا نووسراوی کردووە نابێت لە ژێر تاوەری کارەبا خانوو دروست بکرێت. تاوەری کارەبا بۆری ئاو جسر تڕۆقی خارجی هەمی بەپێ قانون محەڕەماتی خۆی هەیە. هەمووی پێویستە ئەو محەڕەماتانە جێبەجێ بکرێت. جێبەجێکردنی لە بەرژەوەندی گشتیە لە بەرژەوەندی خەڵکە. لەبەر ئێمە لە سەردەمی خۆمانە ئەوە دەی لە سنووری دەسەڵاتی خۆمان و لە سنووری شارەوانی سلەیمانیە ڕێگەمان بە هیچ جۆرێ بۆ زیادە ڕەویانە نەئەدا. خاڵێکی تر کە تۆ باسە کرد چێ دەستی لەم کێشەیە ڕۆدا زۆر کەس دەستی تێواردا. زۆر کەسەکە وەکو کێ وەکو بەرپرسان من ناونا وەکو خەڵکانی حیزبی خەڵکانی غێرە حیزبی هەندێک کەسی تر ئەوانەی ڕۆژنامەی تایبەتی خۆیان هەبووە ئەوانەی قسەی کیانە کرد هەر یەکەی بە جۆرێ قسەیە کرد بەبێ ئەوەی دۆکۆمنتیشان لەلابێت. بۆ نمونە کە ئەمانەی ژیرابوون باس لەواکرا بۆ ئەم محکەمەیە لە ئاساییشە بۆ نەقلی محکەمەی مەدەنی بەڵێ ببوورە دواتری نەسەر ئەویان ببوورە ئەویان ئەەکەم بە دۆسیەکی ترکە قسە لەسەر ئەوواکەین بۆ ئەو دۆسێ هاتە لای ئاسایش ئێمەەوە دواتری ئەگەڕێنەوە سەری بەڵام ئەمەوێ لەسەر ئەو شتا هەڵۆسیکی جددی بکەین. بەردەوام دروستبوونی دۆسەیەک و دانی چەند کەسانێک بە محکەمە قسە لەسەر ئەوە کرێت کە دەدەخولاتی تایە تو ئێستا خۆت دان بەوانی کە لەم قەزەیە تەدەخولات هەبووە. ئەمەوێ یەکلا بینەوانێ بۆ ئەوی بینەری ژەگلا بکەینەوە لەوەی کە ئایا تەدەخول لەلایەن کەسانی بەرپرسەوە کراوە لەم دۆسەیە یان لەلایەن خەڵکانیشی بازرگانەوە کراوە. لێدوانی جیاجیا لە بەرپرسانی حیزبی حکومی لەو دۆسییا کراوە لێدوانیان لەسەردا لێدوان درراوە بەڵام ئەمە بەڵگەیە بۆ ئەوی کە ئەوانە دەستیان هەیە لەم دۆسەیە ناتوانانی بیسەلمێنیت ئەوانە دەستیان هەیە. ئێوە هیچ بەڵگەیەکتان نییە کە خەڵکانیشی بەرپرس پایە بڵند دەستیان هەبێت لەم دۆسەیە؟ من هیچ بەڵگەیەکم لانەوە بەڵگەم لە لابواە بێ قەید و شەردە پستە ڕوو. من بۆ خۆمەک و کادرێکێکی نیشتیمانی کوردستان کاتێکە لە شارەوانی بووم لە محافەزە بووم لە ئاسایشیش بووم بە فعلی بەکردەوە جێبەجێم کردووە وەکو لە سەرتاشەوتم مەسلەی گەندەڵی بەرهەڵستی گەندەڵی بنبڕکردنی گەندەڵی پەخستنی گەندەڵی بە قسە ناکرێت بەکردەوە ئاکرێت. زۆر باشە ئینە سەر مەسلەی بنبڕکردنی گەندەڵی ئەمە ئەوت لێ بپرسم تۆ ئاماژە بەوەی کە بای 40 ملیۆن دۆلار زەوی لە قوڵەرەیسی فرۆشراوە لە دۆسیەکە ناوی چەند کەسێک هات کە دەستگیر کران و وتیان وەرگیرە. بەڵام کاک حاکم یعنی زۆر ڕەوایە بپرسین کە ئایا ئەگەر کەسێکی گەورە و پایە بڵند لە پشت دۆسیشی لەم شێوەیە نەبێ یان کەسانێکی گەورە و پایە بڵند لە پشت دۆسیشی واوە نەبن ئایا ئیفراسکردنی مەساحەیەکی ئاوا ئەمەنە ئاسانە فرۆشتنی زەوی بایی 40 ملیۆن دۆلار کارێکی هەروە ئاسانە لە بەردەم یاسا و لە وڵاتیشی ئاوایە.